بۆ جاری دووەم خاوەن پشکەکانی چاڤیلاند سکاڵای یاسایی لەسەر کۆمپانیای نالیا تۆمار دەکەن و دەڵێن ئەو داتانەی کۆمپانیا دەیخەتە ڕوو جێگەی باوەڕپێکردن نییە و لە ڕێگەی دادگاوە فشار دەخەنە سەر نالیا و لایەنە پەیوەندیدارەکان تا مافەکانیان بۆ بگەڕێتەوە. کۆمپانیای چاوی و خاوەنی پرۆژەکە پێشتر یعنی کۆمەڵی وعد و عود و بەڵێنی زۆریان پێیا بووین کە سوودمەندی زۆر ئەبین ساڵانە 6 مانگ جارێ حساباتیان بۆ ئەکەین ئیسفادی چاگەکەن بەڵام زۆر بەداخەوە شتەکانیان هەموو بێ بنەما بوو. ئێمە بە هەموو شێوەیەک فشارەکەین بۆ سەر ئەو کۆمپانیایە بۆ سەر حکومەت بۆ سەر بەرپرسان بە شێوەیەکی مەدەنی هەتا ئەم کێشەیە حەلە بێت. ئێستا هانامان هێنا بۆ دادگای بەڕێزی سلێمانی دوو داوا یاساییمان پێشکەش کردووە. ئەمڕۆ یەکەم جەلسەی یەکێک لە داواکانمانە ئەو بەڵگە و دۆکۆمنتانە کە ئێمە خسومانتە بەردەم دادوەری بەڕێز هەموو دۆکۆمنتی واقعین و هەموو فروفێڵەکان لە ناو دۆکۆمنتەکاندا دیارن ئاشکران. یەکەم دانیشتنی دادگاییکردنی کۆمپانیای نالیا لە دادگای بەرایی سلێمانی بەڕێوەچوو. خاوەن پشکەکانی چاڤیلاندیش لە بەردەم دادگا کۆبوونەوە و چاوەڕێی وەڵامی پارێزەرەکەیان دەکرد. پارێزەری خاوەن پشکەکان ڕایگەیاند چەندین بەڕێوەبەراتی لەو کەیسەدا تێوەگلان و داتا و بەڵگەکانیان ڕادەسی دادگا کردووە و بە فەرمانی دادوەریش دانیشتنی دووەم بۆ مانگێکی تر دواخرا. ئەمڕۆ یەکەم دانیشتنی دادبینی پشکەکانی چاڤیلاند بەڕێوەچوو و لەو دانیشتنە ئێمە لایحی خۆمانمان ئامادە کردووە تەقدیم بەڕێز دادوەریەکەین کەوا سەرجەم بەڵگەکانمان خستوەتە ڕوو لە یەکەم ڕۆژی تەسیسبوونی کۆمپانیای چاڤیە و بە شێوازێکی نایاسایی تەسیس بووە و چەندین فەرمانگەی حکومی تێوە گلاون لەو پێشێلکارە یاساییانە بۆی گرێبەستێک ئەنجام درراوە گرێبەستێکی سوۆری ئەنجام درراوە لە بیدایەتی پرۆژەکە لە نێوان کۆمپانیای چاڤی و کۆمپانیای نالیا. ئێمە ئیدعای ئەوەکەین کەوا ئەم گرێبەستە تەنها بۆ زیانگەیاندن بۆ بە هاوپشکەکانی چاڤیلاند. پەیام پەیوەندی کرد بە پارێزەری کۆمپانیای نالیا بەڵام ئامادە نەبوو لێدوان لەسەر سکاڵا و دانیشتنی ئەمڕۆیان بدات. لە ئێستادا پرۆژەی چاڤیلاند نزیکەی 10,000 بەشداربووی هەیە و وەکو خاوەن پشکەکان دەڵێن ماوەی 5 ساڵە کۆنتاکتیان لەگەڵ ئەو پرۆژێدا هەیە بەڵام تەنها یەک جار ئەویش بە بڕێکی کەم سوودمەند بوون. ڕامێر عوسمان، کەناڵی ئەسمانی پێام، سلێمانی.